خانەنشینانی سەربازی لە هێزەکانی حەفتا تا ئێستا موچیان وەرنەگرتووە و هۆکارەکەشی ئاشکرا نەکراوە. ئەوان لە بەردەم بنکەیەکی دابەشکردنی موچە گرتبوونەوەیەکیان ئەنجامدا و داوای چارەنووسی موچەکانیان دەکەن. ئاگاداری وەزیری دارایی ئەکەین ڕوونکردنەوەیەکمان باتێ وەکو برایەتی با لەمە زیاتر خەڵک تەحەمولی نەماوە لیان قوبوڵ ناکەین بە هیچ شێوەیەک. ئەمە دواپەیامان دەینێ بێنە پێشەوە ئەم خەڵکە بووکەڵی دەستی ئەوان نییە، خەڵکی ماندووە، خەڵکی هیلاکە، ئەگەر شکە بن و بە تەمای وردبینین و خەڵکی گەندەڵ و خەڵکی خراپ و خەڵکی دس و جەردەی تایە با ئاگادارمان کەن لە هەموو کەناڵەکان بڵاوی کەنەوە ئەو کەسەی کە شتێکی کردووە شار بەدەریکرد. ئێ باشە قەینەکە کە دیواری تیاخۆ من دیوار نیم. ئێ بچۆ بن دیوارەکە ببڕە بیگرە کێشێکی ئێمە کاکە. خۆیان باش وەزەچان ئەگەر لە حەج دەستێ لە هەر شوێنێ ئەگەر کەسێکی گەندەڵ هەبێ ناشایستە هەبێ چۆن جێ شتی هەبێ کاکە. ئێمە ئەم خانشینی هێزی حەفتا هەر هەمووی سەرۆکی هەرێمی کوردستان کاکە ئیمزای لەسەر کردووە. ئەمە ئێوە باسی چیە کرد؟ بەغدا داوای کردووە سەرجەم خانەنشینان بگەڕێنەوە سەر یەک بەڕێوەبەرایەتی و وردبینی لە لیستی ناوەکانیان بکرێت. دەوترێت ئەوەش گرفتی دروست کردووە، بەڵام خۆیان دەڵێن گرفتەکانیان سیاسیە و بۆچی هێزەکانی هێشتا موچیان وەرگرتووە. وەڵا ئێمە داوا لە وەزیری داراییەکەین بێتە سەر خەت و کێشەی هێزی حەفتا چارەسەر بکات. یعنی معنای نییە یعنی جیاوازی لە بینی هێزی حەفتا و هەشتا و خانەنشینی کە هەبێت. ئێمە کە خانەنشینین باڵێن کاکە ئێوەش لەگەڵ ئەوانی کا بێ مەعاش وەرگن. سەبەبی سەرەکی ئەوەیە کە دەستێکی حزب لەم ئیشەدا هەیە، دەستی حزب نەبێ هیچ شتێکەنە. من خۆم قسەم لەگەڵ وەزارەتی دارایی کردووەڵە ئێمە پارەمان نەردەوە بەبێ جیاوازی بۆ هێزەکانی حەفتا و هەشتا بۆ مەدەنیش بەبێ جیاوازی ئەبێ وەری بگرن، بەڵام لە ناو خۆتانە کێشەیەکەی کێشەکە نازانین چیەکە ئەم کێشانە دەنێتەوە و ئەرخەلێلیەدا. ئەمە ئەوە زیاتر لە 55 نزیک بە 2 مانگ زیاترە موچەمان وەرنەگرتەوە. خانەنشینانی هێزەکانی حەفتا هۆشداری دەدەن بە حکومەت لە زیاتر دواکەوتنی موچەکانیان و دەڵێن قوبوڵی ناکەین کە بەم جۆرە موچەکانمان دوا بکەوێت و وەزیری دارایی هەرێم ئاگادار دەکەنەوە لەم نیگەرانیان. لە هەمان کاتیشدا چاوەڕوانی ڕوونکردنەوەن لەسەر هۆکاری دروستکردنی گرفت بۆیان. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.